خۆشهاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا لە هەنگاوێکی بێپێشینەدا و پاش کۆبوونەوەی وەزیری دەرەوەی تورکیا و وەزیری دەرەوەی سووریا لە پەراوێزی کۆبوونەوەی وڵاتانی لانەگردا ئانکەرە نەکەرداوا دەکا بەڵکو هەوڵیش دەدا بۆ ئاشتکردنەوەی وەک دەڵێ ئۆپۆزیسیۆنەکانی سووریا و حکوومەتەکەی بەشار ئەسەد. بەشداریکی زۆر گرنگمان هەبووە لەم هەوڵەدا بۆ ئاشتەوایی. بۆچی؟ چونکە ئۆپۆزیسیۆنەکان متمانەیان پێمانە و متمانەیان بە تووشیا هەیە. ئێمەش هەرگیز پشتیان تێناکەین. هەمیشە هەڵوێستمان وەها بوو و بەردەوامیش جەختی لێ دەکەینەوە کە ئاشبوونەوە بنەمای سەقامگیری و ئاشتێکی هەمیشەیە لە سووریادا. هەوڵی بۆ دەدا ناچێتە خانەی هەوڵێکی ئاسایی بۆ ئاشتەوایی هەر بۆیەشە کاردانەوەیکی گەورەی لایەنگرانی ئۆپۆزیسیۆنەکانی سووریای بەدواداهات. ئێمە ئەمڕۆ ناڕزایی خۆمان دەردەبڕین دژ بە ڕاگەاندراوەکەی وەزیری دەرەوەی تورکیا و ئەو ڕاگەیاندنە بە تەواوەتی ڕەدەکەینەوە. ئێمە ئاشتیمان ناوێت لەگەڵ ڕژیمدا جاهۆکارەکەی هەرچیەک بێت. ئێمە لە پێناو پرەنسیپەکانی خۆماندا خۆپێشاندارمان کردووە و هەرگیز دەستبەرداری ئەم ڕێبازە نابین. لە 11 ساڵەی ڕابردووی قەیرانی سووریادا تورکیا بەردەوام پشتیوانی کردووە لە ژمارەیە لایەنی ئۆپۆزیسیۆنی سووریا جا بە هەر مەبەستێک بوو بێ ئەمە بێ لەوەی هێرشی لەشکریشی کردوێتە سەر سووریا و چەند ناوچەیەکی ئەو وڵاتەی داگیر کردووە. دکتۆر جەبار قادر پسپۆڕی سیاسی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستەوخۆ لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر جەبار سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. با بزانم تورکیا لەسەر چ بنەمایەک دەستی کردووە بەم هەوڵە بۆ ئاشتکردنەوەی ئۆپۆزیسیۆنەکان و حکوومەتی سووریا؟ بڵێ کاتتان باش هەڵبەتە ئەمە بەڕاستی زنجیرەیە کە کۆمەڵی ئەڵقەبەیەکەوە گرێدراوە. ئەمە ئامۆژگاری یەکەمیشت ئامۆژگاری پوتینە بۆ ئەردۆگان کە ئەو دەتوانێت بە شێوەیەکی باشتر مەسەلەکەی بۆ چارەسەر بکە ئەویش بە گەڕانەوەیە بۆ ڕێککەوتنامەی ئەدەنا لە ساڵی 1990 لەلایەکی ترەوە ڕێککەوتنی تورکیا و گەڕانەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیلا بە مەبەستی ئەوەی کە بە تایبەتی لۆبی جوولەکە لە ئەمریکا کارێکی بۆ بکەن کە ئەویش یعنی دووسەرەیە لەلایەکەوە بۆ مەسلەی کڕینی F-16 لەلایەکی تریشەوە بۆ ئەوەی فشار بخەنە سەر ئەمریکاش فشار بخاتە سەر هێزەکانی یەپەگەل لە سنوور دوور بخرێنەوە. واتە تورکیا بەبێ ئەوەی کردەوەیەکی سەربازی یا پەلامارێکی سەربازی بدە ئەمەی بۆ بەجێ بێ. لە ڕەهەندەکەی تردا ئەوەیە ئەمڕێ ئەگەر جۆرێک لە ڕێککەوتن لەگەڵ ئەسەدا کرا ئەوە تورکیا بە هیوای ئەوەیە لە ماوەی پێش هەڵبژاردنەکان ملیۆنێک تا ملیۆن و نیوێک سووری بگەڕێنەوە بۆ سووریا و تا بەشێکی زۆر لەو ناڕزایانەی خەڵکی تورکیا دەنگدەری تورکیا نەمێنێ. بە هەمان شێوە چاکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ هەموو ئەو وڵاتانەیە ئێستا میدیای تورکی باس لەوە دەکا 55 ملیارد دلار بەڕێوەیە بێت بۆ تورکیا لە رووسیا و لە عەرەبستانی سعودیە و لە ئیمارات و لە قەتەرەوە. ئەمەش دەتوانێت جارێکی تر هاوکار بێ. واتە یعنی پێم وایە سەفقەیەکی گەورە بەڕێوەیە لایەنە جیاوازەکانی رووسیایە تورکیایە ئیسرائیلە و بە ئەندازەیەکی ژیا بە شێوەیەکی ناڕاستە و خۆش ئەمریکا و ڕژێمی ئەسەد. باشە دکتۆر بەڕای جەنابێ ئاشتبوونەوەی ئۆپۆزیسیۆنەکان لەگەڵ حکوومەتی سووریادا ئەکرێ وەها تەماشا بکرێ کە بگوترێ دەواازەیەکە بۆ ئاشتبوونەوەی ئەنکەرە و دیمەشقیش؟ ئەخێر من مەسەلەکە بە پێچەوانەوە بینم. لێرەدا گرنگ ئەوەیە جۆرێک لە پێک هاتن لە نێوان ئەنقەرە و سووریا دێتەکایەوە. ئەوە مەبەستە سەرێکەکەی و ئامانجە سەرێکەکەیە. ئەوی تر مەسەلەی ئۆپۆزیسیۆن و ئەمانە هەموو کەس دەزانێ ئەمە تەنها کارتێکە. ئەم کارتە بەکارهێنراوە ئەگەر ئامانجەکانی تورکیا و ئەردۆگان بەدی بێنێ ئەو کاتە زۆر بە ئاسانی دەتوانێت کە بەشێکی زۆر لەوەی کە بە ئۆپۆزیسیۆنی سووریا ناسراوە ئەمانە هەر بۆ خۆیان پیاوی تورکیان جاچی لە ڕێگای
بزودنەوەی خوان مسلمینەوە بێچی لە ڕێگای ئەو تۆندڕەوانەوە بێ کە تورکیا بۆ خۆی ئامادەی کردوون و چەکداری کردوون و موچەیان دەداتێ ئەوانە بەڵام کێشەیەکی تر هاتووە تەکایەوە ئەویش ئەوەیە کاردانەوەی هەندێک لە توندڕەوە ئیسلامیەکان لە بەرامبەر ئەم ڕەوتە تازەی سیاسەتی تورکیا ئەوش ئەوەیە کە زۆر بە توندی کاردانەوەیان هەبوو و ئەمەش وا دەزانم زەنگێکی مەترسیدارە بۆ تورکیا و پێم وایە کار بەدەستانی تورکیا لە ئێستەوە حسابی بۆ دەکەن کە نەبا ئەمانە ڕۆژێک لە ڕۆژان بتوانن زیانیان پێ بکەن. بەڵێ دکتۆر دەگەڕێمەوە بۆلات ئەگەر چی تورکیا پشتیوانی دارایی و لەشکری و لۆژیکی بۆ ژمارەیە لە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا دابین دەکرد بەڵام ئێستا تەنانەت ئەو لایەنانەش کە بێ هیچ چەندوچوونێک جێبەجێکاری سیاسەتەکانی ئەنکەرە بوون لە سووریادا ئێستا کەوتونەتە ئەوەی بە گومانێکی زۆرەوە لە تورکیا دەڕوانن. پاش ئەو ڕاگەیاندانە ئێستا تورکیا وەک هێزی داگیرکەری داهاتووە نەک هاوسۆزی ئێمە یان ئەوەی لەسەر سەکۆی نێونەتەوەی خۆی وەک پارێزەری ئێمە نیشان بدات. سووریایەکان بەردەوام دەبن لە بەرەنگاربوونەوەی ڕژیم و هەموو ئەوانش کە دەیانەوێت لە یەکمان نزیک بکەنەوە. کاردانەوەکان لە سووریادا گەیشتە ئەوەی ئاڵای تورکیا ئاور بدەن. بێگومان ئەم کاردانەوانەش جێی نیگەرانی ئەنکەرەیەوە بۆ ئەندازەیەی گەیشتوەتە ئەوەی هەڕەشە دەکات. ئەوانەی دەیانەوێت ئەم هەوڵە بۆ ئاشتی بشێوێنن چیان لە دەستبێت دەیکەن و دەشزانین کێن ئەو دەستانە دەشتێنین کە بیانەوێت بگەنە ئاڵاکەمان. سەبارەت بەما تەنانەت حکومەتی کاتی سووریا ڕاگەیەندراوی دەرکردووە و دەشزانین ئەوانە کێن کە ئەمایان دەرکردووە هەندێکیشیان دەزگیر کراون. دکتۆر جەبار بەڕای جەنابەت تورکیا ئەوەندە کاریگەری هەیە بەسەر ئۆپۆزیسیۆنەکانەوە کە بگاتە ئەو ئەندازەی هەڕەشەی دەستبڕینیشیان لێ بکە؟ بەڵێ پێم وایە کاریگەری تەواوی هەیە چونکە تەنها پشتگیر و واکو دەڵێ ئەوەی کە پەنای بۆ دەبەن هەر تورکیایە ئێستا ڕنگ بێ هەندێک قسەی زل بکەن بەڵام کاتێک هێزەکانی ئەسەد نزیک دەبنەوە هەموو ڕادەکەن و جارێکی تر پەنا بۆ ڕژێمی ئەردۆگان دەبنەوە ئەو کاتە پێم وایە جارێکی تر هەر ئەو بە وەکو دەڵێ بە ڕزگارکەر و پەناگەری خۆیان دەستبینن بەڵام لێرەدا خاڵێکی گرنگ هەیە ئەوش ئەوەیە کە پوتین هەوڵێکی زۆر دەدا کە وەکو دەڵێ یاریەکە لە ئەردۆگان تێکدا تەنانەت ئەو ڕاگەیاندنەی کە دوای ڕێکەوتنێکی تازە دەربارەی S400 هەیە لە کاتێکدا کە شاندێکی تورکی لە ئەمریکا بوو بۆ ئۆتوێژ لەسەر F16 و ئەوانە ئەمە ئەوە بوو پەیامێک بوو ئەوەندەی بۆ ئەمریکا بوو ئەوەندە زیاتر بۆ تورکیا بوو کە پوتین بە ئەردۆگان دەڵێ هەموو کاتێک دەتوانم یاریەکەت لێ تێکدەم لەبەر ئەوە دەبێ لەسەر داخوازیەکانی من ئێستا یاریکەری سەرەکی لە سووریا پوتینە و تەنانەت ڕژێمی سووری ئێستا ئەوەندە لە خۆی ڕایی بووە هەڵبەتە بە پشتگیری رووسیا داخوازی هەیە لە تورکیا مەسەلارەوە نییە ینی بۆ نمونە زۆر کەس دەڵێ زۆر لە ڕۆژنامەنووسان دەڵێن ئاشبوونەوەی تورکیا و سووریا کارێکی وا ئاسان نییە چونکە ئێستا ڕژێمی ئەسەد داخوازی ئەوەکە کە تورکیا لەو ناوچانە هەمووی بکشێتەوە دەواازەکانی سنوور گومرکی ڕادەست بکاتەوە و ڕێگە بدا کە هێزەکانی سووریا بگەنەوە سنوورەکانەوە پێم وایە ئەمەش یەکێک لە داخوازەکانی ڕئیسی ئەردۆگانە بۆیە گەڕانەوە بۆ ئەدەنەی 1998 ڕێکەوتنامەی ئەدەنەی 1998 یا ڕێکەوتنامەی نوێ بە ناوی ئەدەنەی دوو پێم وایە سیناریۆیەکی زۆر لە پێشە بۆ جۆرێک لە چارەسەری مەسەلەی ئۆپۆزیسیۆن و ئەوانە دەکرێت جارێکی تر لەو کۆنفرانسانەی لە ئەستانە و لە سۆچی و لە جنێڤ دەبەسرێ دەربارەی دەستور و چیوچیەوە ئەو هێزانە ناچار بکەن بە زۆر لە داخوازیەکانی ڕژێمی ئەسەد ڕازی بێ و بەلای ئەوانەوەی کێشەی سەرەکی کووردە و ئەمە پرسیارەکەیە دکتۆر لێرەدا ئەم ڕەوشە چۆن دەکەوێتەوە بۆ کورد بە تایبەتیش بۆ بەڕێبەرایەتی خۆسەری
بەڕێوەبەرایەتی خۆسەری پێم وایە ئەوەی بەتایبەتی هێزەکانی یەپەگە و ئەوە ڕەنگە لە کۆتاییدا ئیسرائیل ئەمریکا قایل بکا بەوەی کە دووریان بخەنەوە هێزەکانیان دوور بخەنەوە لە سنوور بەمە یەکێک لە داخوازی سەرەکیەکانی ئەردۆگان بەدی بێت و لەلایەکی ترەوە جۆرێک لە دیالۆگ لەگەڵ دیمەشقا هەر بە چاودێری رووسیا و ئەمەش پێشینەی هەیە و هەمومان دەزانین ئەم پەیوەندیانە بەردەوامن لە کۆتاییدا لە چوارچێوەیەکی سیاسیدا باس لە هەندێک ریفۆرمی ڕووکەشی بکرێ و لە دانان بە هەندێک لە مافی کولتوری و ئەوانەیە ئێستا ئەوەی لە کایەدایە پێم وایە هەر ئەمەیە لەمە زیاتر شتێکی تر نییە ڕنگ بێ لە دواییدا تورکیا دەستبەرداری ئەو هەڕەشانەی پەلاماردان بێ یان تەنها وەکو دەڵێ کردەوەیەکی سەربازی زۆر سنووردار لە دەوری تەلڕەفات بکە ئەمەش هەڵبەتە لەسەر داخوازی رووسایە واتە لەم کاتەدا پێم وایە تورکیا بەبێ داخوازی بەبێ وەکو دەڵێ ڕەزامەندی رووسیا هەنگاوێکی زۆر گرنگ نانێ. دکتۆر ئەم هەوڵەی تورکیایدا وەکو زۆرێک لە شیکەرەوەش ئاماژەی پێ دەکەن بەهێزکردنەوەی ڕژێمەکەی بەشار ئەسەدی بەدوادا دێت ئەمەش پێچەوانەی خواستە نێونەتەوەییەکانە بە تایبەتی ینی لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا چەندان تاوانی جەنگ ئەنجام دراوە و بەڵگەنامەکان نیشانی ئەدەن کە ڕژێمەکەی سووریا ئەمەی کردووە. تورکیا ئەم هەوڵە بە پێچەوانەی خواستی نێونەتەوەییەوە چ کاریگەریەکی دەبێت لەسەر سەکۆی نێونەتەوەیی بەرامبەر بە تورکیا؟ ئەگوڵێن کۆمەڵێ گرنگ لەو دەوڵەتانی لە ناوچەکە هەن پەیوەندیان لەگە ڕژێمی ئەسەدا بەستوێتەوە وەکو دەڵێ هێدی لەسەر ئاستی نێودەوڵەتی و پەیوەندی نێودەوڵەتەکان جارێکی تر قبول دەکرێتەوە بە نسبەت تورکیاوەکە بۆ خۆیەوە هەموو ئەو کردوانە دژی مرۆڤایەتی دەکاوە هەموو ئەو شەڕ و ئاڵۆزیانە دروست دەکا پێم وانە ئەو زۆر بەتەنگی ئەو بێکە لەگەڵ ڕژێمێکە هەڵسوکەوت بک کە کردەوەی وای خراپی کردووە کردەوەی دژی مرۆڤایەتی کردووە. بۆیە ئەم مەسەلانە جاری تریش وتومانە کاتێ بەرژەوەندەکان دێنە پێشەوە هەموو بەها و نۆرمەنی و دەوڵەتەکان دەچنە دواوەوە ئەمەش لە وتوێژەکانی بە ئەندامبوونی سوید و فینلەندا زۆر بە دیاری دەرکەوتوە یەکێتی ئەوروپا و ئەمریکا و هەموو ئەمانە بەداخوازیەکانی ئەردۆگان تا ئەندازەیەکی زۆر قایل بوون کە لە کاتێکدا دەیانزانی هەمویان داخوازی ناڕەوان و هەمویان پەیوەندیان بە پێشێلکردنی مافەکانی مرۆڤەوە هەیە. ئەوەی بۆ تورکیا مهمە ئەو دەزانێت ئەو ڕووداوانەی لە نێو سووریا بوونە جارێکی تر سووریا ناکاتەوە بە یاریکەرێکی زۆر بەهێز کە بتوانێت مەترسی لەسەر بەرژەوەندێک لەسەر ئاسایشی نیشتیمانی تورکیا بکە و تەنها بە پشتیوانی و پشتگیری رووسیا و دەتوانێت ڕێبگرێت. دکتۆر جەبار سپاس و پێزانینم بۆ شرۆڤەکانت زۆر سپاس دەکەم. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە و دەرچینەوە ستۆدیۆ لەگەڵ کورد کۆنێکشن. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê.